لە سەروبەندی بەڕێوەچوونی کۆبوونەوەی پەیمانی باکووری ئەتلەسی ناتۆ کە بڕیارە کۆتایی ئەم مانگە بە بەشداری دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا لە بڕۆکسلی پایتەختی بەلژیکا بەڕێوە بچێت. وەزارەتی ناوخۆی بەلژیکا سیستمی ئاگادارکردنەوەی لە ئەگەری ڕوودانی پەلاماری تیرۆریستی دەخاتە بواری جێبەجێکردنەوە. بەپێی ئەو سیستمە ئەو زانیاریانەی کە لەبارەی ئەگەری ڕوودانی پەلاماری تیرۆریستیەوە لە ئارادان کۆ دەکرێنەوە و لە ڕێی نامەی مۆبایل یان نامەی دەنگیەوە دەگاتە ئەو کەسانەی کە ژمارەی مۆبایلەکانیان پێشتر لە وێبسایتێکی ڕەسمیدا تۆمار کردووە. وەزارەتی ناوخۆی بەلژیکاش ڕایگەیاندووە ئەو سیستمە بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیانە لە ڕوودانی پەلاماری تیرۆریستی لە هەر ناوچەیەکی ئەو وڵاتەدا بێت. وەزارەتی ناوخۆی بەلژیکا داواشی لە هاوڵاتیانی ئەو وڵاتە کردووە کە ژمارەی مۆبایلی تایبەتی خۆیان لەسەر وێبسایتێکی ڕەسمی حکوومەت تۆمار بکەن بۆ ئەوەی لە زانیاریە ئەمنیەکان ئاگادار بکرێنەوە. کۆتایی ئەم مانگە کۆبوونەوەی ناتۆ لە بڕۆکسلی بەلژیکا بەڕێوە دەچێت. پێش بەڕێوەچوونی ئەو کۆبوونەوەیەش وەزارەتی ناوخۆ و دەستگا ئەمنیەکانی ئەو وڵاتە ڕێوشوێنی توندیان گرتوۆتە بەر. لەلایەکی ترەوە سەرچاوەیەک لە وەزارەتی ناوخۆی بەلژیکا ڕایگەیاندووە هەفتەی داهاتوو شارەزایانی واشنتۆن و بڕۆکسل بابەتی قەدەغەکردنی هەڵگرتنی لاپتۆپ لە گەشتە ئاسمانیەکانی ئەوروپا بۆ ئەمریکا تاوتوێکەن. پێشتر هەرێکە لە بەریتانیا و ئەمریکا بڕیاریاندا ڕێگری لە گەشتیارانی چەند وڵاتێکی خۆرهەڵاتی ناوەڕاست بکەن کە لە گەشتەکانیاندا بەرەو ئەو دوو وڵاتە لاپتۆپ هەڵبگرن. لێپرسراوانی ئەو دوو وڵاتە هۆکاری ئەو قەدەغەکردنیان گەڕاندەوە بۆ ئەگەری ڕوودانی پەلاماری تیرۆریستی لە گەشتە ئاسمانیەکاندا. مانگی ئازاری ساڵی ڕابردوو 3 پەلاماری تیرۆریستی پیلان بۆ دارەژرا و فڕۆکەخانە و وێزگەیەکی میترۆی شاری بڕۆکسلیان کردە ئامانج لەو پەلامارانەدا 32 کەس کوژران و نزیکەی 300 کەسی تریش بریندار بوون.